هەردوویانەی هەورامان و سلێمانی تازا گەیشتونەتە یاری کۆتایی و ئەم خولە لەژێر ناوی شەهید ناودا کەرکوشی بە لەژێر دروشمی تێکۆشانی گەنجان یاریشی بێکۆتایە بەڕێواچێت. ئەم یاریە لە پێناوی بەرەو پێشوونی ئامانجی گەنجان لە تەواوی کۆمەلگاکەمانەوە بەرەو پێشوونی چالاشیەکانی گەنجانە و هەروەها بۆ پشتیوانیکردنە لە بەرخودانی گەریلاکانی ئازادی کوردستان لە سنوورەکانی حەفتانین و خانتور کە ئێستا دەوڵەتی تورکی داگیر کرد وەکوی بە درێژایی مێشووی هێرشی گرۆتە سەرخاشی کوردستان و گەلی کورد و هەڵمەتی خڕکردنی کوردی دەست پێ کردووە. بۆیە ئێمەش حەزەکەین لێرەوە بە تەنانەت ئەگەر بە یاریەکیش بێ بە ڕۆحێکی وەرزشیش بێ ئێمە پشتیوانی خۆمان بۆ گەریلاکانی کوردستان و بە تەواوی ئەو ڕۆڵە بەجەرگانی کە ئێستا لە سنوورەکانی کە ئەو ناوچانی شەڕی تێدایە بەرگریەکەن لە خاکی کوردستاندا بۆیە حەزەکەین هەمومان بە دەقەیەک بۆ ڕۆحی پاکی شەهیدان بۆستین. ئەی ڕەقیب هەر ماوە قەومی کورد زمان نایشکێنێ دانەری تۆپی زەمان نایشکێنێ دانەری تۆپی زەمان کەس نەڵێ کورد مردووە کەس نەڵێ کورد مردووە کورد زیندووە زیندووە قەت نانەوێ ئاڵاکەمان زیندووە قەت نانەوێ ئاڵاکەمان. زۆر سپاسی گەنجانی وڵات پارێز دەکەم بۆ ڕێخستنی ئەم چالاکیە و لە پێناو شەهیدانە و شەهیدانیان لەبیر بوو و ئەم شەهیدانە لە شەهیدی ئێمە نین لە پێناو خاڵی کوردستاندا شەهید بوون. هەردوویانەی هەورامان و سلێمانی تازا ڕوبەڕووی یەکتر بوونەوە و بە یاریەکی دۆستانەوە بە ڕۆحێکی وەرزشی یاریەکە کۆتایی پێهاتوو و یانی هەورامان بە پەناڵتی توانی یاریەکە کۆتایی بە مسۆگەری بەدەست بێنێت و لە بەرژەوەندی خۆیان کۆتایی بە یاریەکە بێنێت و ئێستاش یەکێک لە بنەماڵەی شەهید ناودا کەرکوشی لێرە ئامادەیە بۆ دابەشکردنی خەڵاتەکان